سەرچاوەیەکی ئاگادار لە حکوومەت یاریمی کوردستان بە زوومی ڕاگەیاند لە ئایندەیەکی نزیکدا مەسرور بارزانی سەرۆکوەزیرانی کوردستان بە سەردانێکی فەرمی سەرۆکایەتی شاندێک دەکات بۆ ئەمریکا و لە واشنگتن چاوی بە چەندین بەرپرسی باڵای کابینەکەی ترامپ دەکەوێت. سەردانەکەی مەسرور بارزانی لە کاتێکدا کە کێشەکانی نێوان هەولێر و بەغداد بە قۆناغێکی سەخت و خراپدا تێدەپەڕن. ئەمریکا لە هەوڵدایە کێشەکانی نێوان هەولێر و بەغداد چارەسەر بکات بە تایبەتی کێشەی موچەی کوردستان بۆ ئەوەی بەلایانی کەمە وەکو دەستپێک بەغداد کێشەی موچە چارەسەر بکات و دواتر هەناردەی نەوتی کوردستان دەست پێ بکاتەوە. لە هەفتەی ڕابردوودا سەفین دزەی بەرپرسی فەرمانگەی پەیوەندەکانی دەرەوەی هەرێمی کوردستان لەگەڵ بەیان سامی عەبدوڕەحمان ڕاوێژکاری باڵای سەرۆکوەزیران لە واشنگتن بوون، چەندین دیدار و کۆبوونەوەیان ئەنجامدا. ئامانجی سەردانەکەی سەفین دزەی و شاندی حکوومەت بۆ ئەمریکا بۆ ئەوە بووە کە ئامادەکاری پێش سەردانەکەی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان بۆ وڵاتە بکەن. بڕیار وایە لە ئایندەیەکی نزیکدا مەسرور بارزانی بگاتە واشنگتن و چەند بەرپرسێکی باڵای حکوومەت هەرێمی کوردستانیش یاوەری مەسرور بارزانی دەکەن لە سەردانەکەیدا بۆ واشنگتن. بڕیار وایە چاوی بە چەندین بەرپرسی باڵا لە کۆشتی سپی و ئەمریکا و ئیدارەکەی ترامپ بکەوێت و بابەتی سەرەکی سەردانەکەش کێشەکانی نێوان هەولێر و بەغدا، بابەتی موچە، هەروەها کێشەی هەناردە نەکردنەوەی نەوتی کوردستان.